کریستیانۆ ڕۆناڵدۆ ویستی بە مستەر بیست ئینتەرنێت بشکێنێ ڕیکۆردی نوێ تۆمار بکە بەڵام نەک ئینتەرنێت بەڵکو ڕیکۆردی یوتوبیشی پێتۆمار نەکرا جا بۆچی ئێستا پێتان دەڵێن چی ڕوویدا و بۆ ڕوویدا ژیرم بەخێر بێن بۆ 24 پلس شەوانی یەکشەم کاژمێر 9 و نیوەڕۆی دووشەم کاژمێر 2 لە کوردستان 24ەوە لەگەڵتان دەبم ڕۆناڵدۆ بەردەوامە لە هەوڵەکانی بۆ بەدەستهێنانی ڕیکۆردە جیهانیەکان جا دوای ئەوەی توانی ملیارێک فۆلۆوەرز لە تەواوی سۆشەڵ میدیای خۆی بەدەست بێنێ چاوی داوەتە یوتیوب چونکە وەکو هەندێک دەڵێن قورسترین شوێنە خەڵکی ڕیکۆردی لێ تۆمار بکە لەبەرەوەی یوتیوب پێویستی بەکارێکی زۆرە و ئاسان نییە بەکو تیکتۆک و ئینستاگرام بە ڤیدیۆی کورت ملیۆنان بینەر کۆکەیتەوە جا ڕۆناڵدۆ کە خاوەنی ڕیکۆردی خێراترین سەبسکرایبی ملیۆنیە لە یوتیوب مستەر بیستی داوەتی ڤیدیۆیە کرد بە ناونیشانی ئەوەی مستەر بیستم بینی بۆ ئەوەی ئینتەرنێت بشکێنم گەر نازانن مستەر بیست خاوەنی زیاتر لە 300 ملیۆن سەبسکرایبە واتە لە یوتیوب ژمارەیەکە جا ڕۆناڵدۆ پێی وایە گەر مستەر بیست داوەت بکات دەتوانێت ڕیکۆردی نوێ تۆمار بکە بەڵام نەیتوانی چونکە ڤیدیۆەکەم دوای 3 ڕۆژ 34 ملیۆن بینەری هەبووە کەچی یەکەم ترێلەری یاری GTA 6 کە پارساڵ لە یوتیوب بڵاوکرایەوە تەنیا لە 24 کاژمێر توانی زیاتر لە 93 ملیۆن بینەر کۆکاتەوە واتە ڕیکۆردی خێراترین بینین بۆ هەر ڤیدیۆیەک لەلایەن یەکەم ترێلەری GTA 6 تۆمارکراوە کەوا لە 24 کاژمێر 93 ملیۆن جا بینراوە جا بۆ هەر کەسێک بە کریستیانۆشەوە بیەوێ ئینتەرنێت بشکێنێ بە تایبەتی لە یوتیوب بیەوێ ببێتە ژمارە یەک دەبێت زیاتر لە 93 ملیۆن ڤیو بە 24 کاژمێر کۆکەیتەوە بەڵام هەندێک دەڵێن گەربێت و ڕۆناڵدۆ مێسی داوەت بکە ئەگەری زۆر ئەو ڕیکۆردەی GTA 6 بشکێنێ چی ڕوو دەدا هێشتا دیار نییە مێسی داوەت دەکەیان نازانێت 25 دەفتەر بدە و لە دۆناڵد ترامپ ڕزگارت دەبێت ئەمە ناونیشانی ئەو ئۆفەرەیە کەوا کۆمپانیایەک هەڵساوە بە دابینکردنی کەشتێکی تایبەت بۆ ئەو کەسانی حکمی دۆناڵد ترامپیان بەدڵ نییە بۆ ماوەی 4 ساڵ دەتوانی لەسەرم کەشتێ بژی جا ئۆفەرەکان چی بە 256,000 دلار چی وەردەگری دەربارەی ژوور گەر یەک ژووری تایبەتت بۆ دابین بکەن تایبەت بە خۆت بێ دەبێ 256,000 دلار بدەیت بۆ ماوەی 4 ساڵ لەم ژوورە بە تەنیا دەتوانی بژی گەر لەگەڵ یەک کەسی دیکە لە ژوورەکە بژی بڕیپارەکە دەبێتە 160,000 دلار هەردوو ئۆفەریش خواردن و خواردنەوە کحول و شەڕابیش لە خۆ دەگرێت کۆمپانیای ڤێلا ڤایس ئەو ئۆفەری ڕاگەیاندووە گەشتیارەکە لەسەر ئەو کەشتێ بە ماوەی 4 ساڵ سەردانی 140 وڵاتی جیاواز دەکات ئەو 4 ساڵی کەوا ترامپ حکمی ئەمریکا دەکات ئەو کەسانە دەتوانن بۆ خۆیان گەشتی جیهان لە ڕێگەی ئەم کەشتێ بکەن کاتێ دەگەڕێنەوە ئەمریکا ئیدی ترامپ لە کۆشتی سپی نەماوە تەنانەت دەتوانن لەسەر ئەم کەشتیەش پرۆسەی دەنگدانی داهاتوی ئەمریکاش ئەنجام بدەن جا کەشتێکە ئێستا ئامادەکاری بۆ دەکرێت بۆ پێی زانیاریەکانی وەبسایەتی ئیندپێندنت بێ پێشبینی دەکرێت تاوەکو 3500 کەس ئەم گەشتە 4 ساڵی ئەنجام بدەن واتە کۆمپانیەکە نزیکەی 900 ملیۆن دلاری دەستکەوتووە پێشبینی ملیارێکشی بۆ دەکرێت تا 2028 بۆ 2029 کاتێ دەگەڕێتەوە ئەمریکا سەرۆکێکی نوێ لەم وڵاتە حکم دەکات هەر قسەکردن لەسەر ترامپ هاوژینی مستەر مەکمان سەرۆکی پێشووی WWE دەبێتە وەزیری پەروەردە لە ئەمریکا چونکە ترامپ هەڵی بژاردووە ئەم هەواڵە لە ئۆنلاین کاردانەوەیەکی گەورەی جیهانی هەبوو لەبەرەوەی لە چەندین پرۆگرامی جیاوازی WWE لیندا مەکمان بەشداری لە چیرۆکەکانی ئەو نمایشە کردووە تەنانەت لە چیرۆکی خیانەتە بەناوبانکەی مەکمان ئەو ئافرەتە لە چەندین ئەڵلقەی سماکداون و ڕۆ بەشداری کردووە جا لیندا مەکمان لە ساڵی 1993 بۆ بەڕێوەبەری جێبەجەکاری WWE تاوەکو ساڵی 2009 ئەم خانومە لایانی دارایی و بزنسی WWE لە پشتی پەرودەوە بەڕێوە بردووە کاتێ ڤینس مەکمانی هاوسەری بەڕێوەبەری گشتی بوو و زیاتر فۆکسی لەسەر بەهرەکانی ناو کۆمپانیا و چیرۆکی نمایشکاران و لایەنە پراکتیکیەکان ترامپ باگراوندێکی گەورەی لەگەڵ WWE و خانەوادەی مەکمان هەیە هەردووچیان ترامپ و ڤینس مەکمان ملیاردێری شاری نیویۆرکن و ترامپ لە ڕێگەی یەکێک لە چیرۆکەکانی WWE بەشداری کردووە کە گرێوی لەگەڵ مەکمان کرد گرێوەکەشی بردەوە و سەرنجام سەری مستەر مەکمانی تاشین ئەو کاتە مەکمان بە ڕۆڵی خراپەکار لە چیرۆکی WWE بەدیار دەکەوت جام هەواڵە بۆ مستەر مەکمانیش زۆر دڵخۆشکارە نەک لەبەرەوەی هاوژینەکەی دەبێتە وەزیرێک لە کابینە نوێیەکەی ترامپ بەڵکو مەکمان پێویستی بە لێبوردنی سەرۆکی ئەمریکا هەیە چونکە کیسێکی گەورە و مەترسیداری لە دادگا هەیە لەسەر بابەتی دەستدرێژی سێکسی ئاڕاستەکراوە تاکە کەسیش بتوانێت لێخۆشبوون بۆ ڤینس مەکمان دەربکە دۆناڵد ترامپ سەرۆکی داهاتووی ئەمریکا خۆر لە شارێکی ئەلاسکا ئاوا بوو تاوەکو 64 ڕۆژی دیکەش خۆر هەڵنایەتەوە شەو ڕۆژیان دەبێتە تاریشی جا بهێنە پێشچاوی خۆتان
هەرخۆی هەرێمی ئەلاسکا بەستەڵەکە خۆر بە لاوازی لەو شوێنانە دەردەچێت بۆ ماوەی 2 مانجیش خۆری لێ هەڵنایە و نزیکەی 5,000 کەسیش لەو شارە دەژین. شارەکە بە ناوی یوت گیاڤیکە نزیکەی 5,000 کەسێک لەم شارە دەژین. جا پلەی گەرمی بە بەردەوامی لە نێوان لەژێر 13 بۆ 18 پلەی سلیزی دەبێت واتە زۆر ساردە. خەڵکی بەگشتی زۆر بە کەمی دێنە دەرەوە زیاتر لە ژوورۆ دەمێننەوە. جا ئەم شارە بچووکە بۆتە سەرچاوی چەندین فیلمی خەیاڵی زانستی لە هۆڵیوود دروستکرابێ کەوا بۆ 2 مانگە شەوەکە دەگەڕێتەوە. لە فیلمەکان بە هەڵسانەوەی مردووەکان بڵاوبوونەوەی ڤایرۆسی زۆمبی نوێترین زنجیرەش ترو دیتێکتیڤ بوو کەوا لەو 2 مانگەی کە بەس شەوە تەریقەتێکی پیاکوژی لێسەر هەڵدەدا ڕێڕسمی ئاینی بە شەوە ئەنجام دەدەن شەوەکە دەپەرستن بە هەر شێوێکە. بەڵام لە ڕاستیدا ئەو کەسانی لەو شارەش دەژین زۆر بە کەمی خەڵکی ناوچەکەن زیاتر کارمەندی کۆمپانیەکانی نەوتن چونکە نەوتی لێە یا هەندێک دەستگای زانستی بۆ توێژینەوەی گەردوونی یان خاچی زەوی لێە. جا ئەو کارمەندە نەکبەتانە دەبێت بۆ ماوەی 2 مانگ لەم بەستەڵەکە بەشەوە بژین. هیندستان لەوانەیە گەورەترین کێشەی زانستی لە جیهاندا بە کۆتا هێنابێ. چۆن؟ بەشێکی زۆری دانیشتوانی جیهان پێیان وایە مرۆڤەکان لەسەر خاچی مانگ نەنوشتینەتەوە. هەندێکی دەڵێن نەخێر ڕاستینە. جا هیندستان کە نوێترین وڵاتە ئۆربیتەری ناردۆتە سەر مانگ چەند وێنەیەکی نوێی لەسەر خاچی مانگ گرتووە و بڵاوی کردوێتەوە. وێنەکە چی نیشان دەدا؟ هەردوو پاشماوەی گەشتی ئەپۆلۆ 11 و 12 کە لەسەر خاچی مانگ ماون لە هەمان ئەو شوێنن کە لە سەدەی ڕابردوو ناسا جێی هێشتون. واتە هیندستان دەڵێ بەڵێ ناسا لەسەر مانگ نیشتووەتەوە. ئەمەش نوێترین بەڵگەیە. دا زۆری پێ نەچوو. پیاوێکی ڕووسی لە ئۆنلاین بە ناوی رودلەر جاکانۆف چەند زانیارێکی نوێی لەسەر مشتومڕەکانی نیشتنەوەی سەرمانگ بڵاو کردەوە. ئەو پیاوە ڕووسە ڕایگەیاندوە پێشتر لەگەڵ دێچێتی سۆڤێت کاری کردووە بە تایبەتی لە ساتی نیشتنەوەی ناسا لەسەر خاچی مانگ. جاکانۆف دەڵێ بە هاوکارانم دەوت بابەتی ساختەکردنی نیشتنەوەی سەرمانگ زیاتر بڵاو بکەنەوە. بەڵام هاوکارانی دیکەلێکی سۆڤێت پێیان وتووە ناتوانن لەبەرەوەی بە ترانسمیشنی رادیۆیی گوێیان لێبووە لەسەر مانگەوە مرۆڤ قسەی کردووە. واتە لەسەر ئەو شوێنە بەڕاستی هەبوون. بۆیش دانیان بەوە ناوە کە ڕاستیان بۆیش وازیان لەم بابەتە هێناوە. جا بیردۆزەی موامەرەی نیشتنەوەی سەرمانگ لەلایەن ناسام لە سەرەتاکانی ساڵی 2000ەوە سەری هەوڵا. کاتێک گروپێک لە باوەڕدارانی زەویە تەختەکان لە ئەمریکا پەیدا بوون هەندێ بەناو بەڵگەیان خستە ڕوو کەوا کەس نەنیشتووەتەوە لە سەرمانگ دواتر هەندێک وێنە و ڤیددیۆیان بڵاو کردەوە کەوا ناسا خەریکی ساختەکردنی گرتەکان بووە. دوای چەندین زانای جیهانی بە دۆکمنت سەلماندیان کەوا لە ساڵی 1969 تەکنەلۆژیای وێنەگرتنی ئەو جۆرە ڤیددیۆیە هەر نەبووە. کۆمپیوتەر بەو شێوەیە هەر پێشکەوتو نەبووە کە ئێستا هەیە بتوانێت ڤیددیۆی ساختەکردنی وەکو فیلمەکانی هۆلیوود دروست بکە. بۆیش ساختەکردنی ڤیددیۆکە زەحمەتترە تا مرۆڤەکان لە سەرمانگ بنیشتنەوە. بەڵام تاوەکو ئێستاش بەشێکی زۆری خەڵکی باوەڕ ناکەن تەنانەت بە کوردستانی خۆشمانەوە دەڵێن مرۆڤ لەسەر مانگ نەنیشتوەتەوە. بەڵام زۆری نەماوە لەبەرەوەی ناسا دەڵێ لە 1-2 ساڵی دیکە جارێکی دیکە بڕیارە مرۆڤەکان لەسەر مانگ بنیشتنەوە بۆ جارێکیش دیکە بە شێوە ڕاستە و خۆش پەخشەکەی دەگوازرێتەوە. ئامێری VR لە چاوی مانگا دەکرێت تاوەکو سترێسیان کەم بکەنەوە و وا هەز بکەن کەشوهەوایەکەی لەبارە بۆ ئەوەی بستنە دەرەوە و جیا زیاتر بخۆن. لە 2019 لە ڕووسیام کارە تاقی کرا و تێدا سەرکەوتوو بوون ئەنجامێکی باشتریان دەستکەوت. دواتر لە تورکیا لە 2021 تاقی کرایەوە. ئێستا لە ئەوروپا چێلگەکان هەمان بیرۆکە تاقی دەکەنەوە. جا کارەکە چۆنە؟ لە چێلگەیەک جوتیارێک چەندین مانگای هەیە. بەڵام لە هەندێک وەرزوو کاتی ساڵ جا لە وڵاتی بە وڵات دەگۆڕێ مانگاکان تەمبڵ دەبن یان بەهۆی کەشوهەواوە سترێس دەبن زۆر بە کەمی دەجوڵێن یان تووشی حاڵەتێ دەبن جیا کەمتر دەخۆن دەبێتە هۆی کەمی بەرەمێنانی شیر. بەڵام ئەو جوتیارانە بەدانانی VRێک لە چاوی مانگاکە فێڵ لێ دەکەن چونکە لەسەر شاشەکە بەهارێکی خۆش و سەوزیان پێ نیشان دەدا کەوا مانگا ئەوا بیر دەکاتەوە بەڕاستی بووەتە بەهار و بچێتە دەرەوە و بجوڵێ و جیا زیاتر بخوا واتە زیاتر لە وەڕین بکە. سەرنجام شیر زیاتر بەرهەم دەهێنن. توێژەران دەڵێن ئەم دیاردەیە پێویستە توێژینەوەی زیاتری لەسەر بکرێ و بزانین کاریگەری ئەرێنی و نەرێنی درێژخایەن چی دەبێت. ئەمەش کارێکە مرۆڤ دەتوانێت سوودێکی باش لە تەکنۆلۆژیا وەربگرێ گەربێت و بە دروستی بەم شێوەیە بەکار بهێنرێت. تابلۆیەکی ساڵی 1921 پێشبینی دانیشتنەکەی ترامپ و مەسکی کردووە. چۆن شتی ڕوودەدا؟ بەڵێ ڕوویدا. بەڵام لەوانەیە نەزانین چۆن. ئەمە وێنەیەکی ترامپە لەگەڵ یاوەران لەناو فڕۆکەکەی مەسک لە تەنیشتێبێتی بەرامبەریشی کوڕەکەیەتی
تەنیشتیشی ئەو ڕۆبەرت کەنەدیە وەزیرە نوێیەکەی تەندروستیە و هاوکارێکی دیکەشیان بە پێوە وەستاوە. چی دەخۆن؟ نان دەخۆن. بەرگەر دەخۆن چونکە ترامپ و مەسک و کەنەدی لەو جۆرە کەسانان پێیان وایە دەبێت خواردنی ئاسایی بگەڕێتەوە ناو خەڵکی نەک ئەو خواردنە سەوزە نوێیە کەوا کەنەدی دەبێتە وەزیری تەندروستیش ئینجا ڕێکلام بۆ بەرگەر دەکات. مهم گەر سەیری وێنەکە بکەین هەر کەسە و بە شێوەیەک وەستاوە. گەر سەیری تابلۆیەکەی ساڵی 1920 بکەین ڕێک کۆپی پێستی هەمان وێنەیە تەنانەت دەستەکانیان خۆراکەکانیان دەستی مەسک دەستی ترامپ دەستی کوڕەکەی ترامپ ئەو پیاوەی وەستاوە. جا ئەوەی گرینگە ئەوەیە کاتێک وێنەکە بڵاو کرایەوە خەڵکی وتیان ئەم تابلۆیە ڕاستیە و دەبێت بچین نیگارکێشە ڕەسەنەکە بدۆزینەوە. بەڵام گەرناوەکەی گوگل بکەیت کە ناوی دێنتز نۆیتینزە هیچ نادۆزیتەوە بەڵکو مەسک یان تیمەکەی خۆی ئەم وێنیان بەژیری دەستکرد دروست کردووە. وای کرد بۆ ماوەی چەند ڕۆژێک ئینتەرنێت بە هەڵە ببە واتە تابلۆکە ڕاستی نییە فەیکە. وای ئیلۆن مەسک بە هەموو ئینتەرنێتی ڕابوارد هەمووانی دەستغەڵەتدا. چەند ڕۆژێک من خۆم بە دوای هونەرمەندە ڕەسەنەکە گەڕام منیش هەفتەیەکە چاوەڕی دۆزینەوەی هونەرمەندەکە بووم کەچی ئەمڕۆ بۆ مەدیارکە و تابلۆکە ساختەیە. جا ئەمەش هێز و توانای ژیری دەستکرد و سۆشڵ میدیا نیشان دەدا کەوا دەکرێت زۆر بە ئاسانی وێنەی ساختە و فەیک وەکو وێنەیەکی مێژوویش بڵاو بکەیتەوە بۆیش دەبێ خەڵکی ئاگدار بن. من پاپای دەریاوانم خۆشەویستی هەمووانم بەس پێناغەکەم پارێزەری هەمووانم دەزانم گۆرانێکە وانە بەزدەی فیلمی پۆپ ئای کە لای خۆمان بە پاپای دەناسرێت لە بەرەمێنانە. جا فیلمەکەش فیلمێکی ئەکشنی خەندە ئامێزی منداڵان نییە بەڵکو فیلمەکە فیلمێکی ترسناکە و لە سەرەتایی 2025 لە ئۆنلاین بڵاو دەکرێتەوە. فیلمی پۆپای لەلایەن دەرهێنەر ویلیان ستێت کاری دەرهێنانی بۆ دەکرێت کۆنەر پاوێڵ بە ڕۆڵی پۆپای بەشدارە. فیلمەکە فیلمێکی زەبەلاحی هۆلیوود نابێ بەڵکو پێی دەوترێت فیلمی بی یان بی موڤی واتە ئەی نییە و بیە کە لەو جۆرە فیلمانەیە ستودیۆیەکی زۆر ناودار کاری لەسەر ناکە ئەکتەرەکانی زۆر بەناوبانگ نین دەرهێنەرەکەشی کاری زۆر باشی نەکردو هێشتا. زیاتر فیلمە تاقیکاریەکانە گەر سەرکەوتوو بن لە داهاتوو دەتوانن لە هۆلیوود کاری باشتریان دەستکەوێت. فیلمی پۆپای بڕیارە لە مانجیەکی داهاتوو بڵاو بکرێتەوە. لە پاریسی فەڕەنسا ستریمەرێک لە پەخشی ڕاستەوخۆ جنێو بە سەرۆکی کۆمپانیایەکی ئینتەرنێت دەدا. ستریمەرەکە کاتێک یاری کۆڵ ئۆف دیوتی دەکرد هێڵی ئینتەرنێتەکەی خاو دەبووە. کار گەیشتە ئەوەی ئەو ستریمەرە ناوی ملیاردێرە فەڕەنسیەکەی دەهێنا بە ناوی خافیێر نیل زۆری جنێو پێدا. جا ستریمەرە بۆ پیاوەی وت گەر ئازایی لە بەردەرگای ئەو مارکێتە وەرە یەکتری ببین یەک بەرامبەر یەک ڕوبەڕوو یەکتر ببین. چەند ڕۆژێکی پێچوو ملیاردێرە فەڕەنسیەکە بە ناوی خافێر نیل کە خاوەنی ئەو ئینتەرنێتەیە لە پاریس دەچێتە پێش ئەو مارکێتە و ڤیددیوەیەکی خۆی لە ئۆنلاین بڵاو دەکاتەوە دەڵێ گەر پیاویت وەرە من لە بەردەرگای ئەو مارکێتم وەرە بەرامبەر. دەگومان ستریمەرەکەش پەیدا نەبوو. ئەو چیرۆکە بۆ ترێن لە ئۆنلاین خەڵکێکی زۆری بەخۆوە خەریک کرد کە یەکەم جارە خاوەن کۆمپانیایەکی وا گەورەی ملیاردێری وەڵامی چاڵنجێکی وەکو ستریمەرێک بداتەوە. ڕۆبۆتێکی بچووک بە ناوی ئێربای 12 دانە ڕۆبۆتی گەورە دەڕفێنێ. ئەمە چیرۆکێکی سەرنجاکێشە. لە هەفتەی ڕابردوو لە شاری شەنگهای چین لە پێشانگایەکی تەکنەلۆژی لە نیوە شەو کاتێک کەسی لێ نییە لە کامێرە چاودێریەوە تۆمارکراوە ڕۆبۆتێکی بچووک بە ناوی ئێربای لە شوێنێکە دەسوڕێتەوە قسە لەگەڵ ڕۆبۆتەکانی دیکە دەکە و پێیان دەڵێ وەرن دوامکەون. ڕۆبۆتەکانی دیکەش دوای دەکەون. ڕێک هاوشەیی فیلمە خەیاڵە زانستیەکان. و ئەو ڕۆبۆتە بچووکە ڕێک 12 دانە ڕۆبۆتی لە خۆی گەورەتر دەڕفێنێ دایانباتە سەر شەقامەکانی شەنگهای. تا کەسێک دەیانبینێ و پەیوەندی بە پۆلیسەوە دەکا ئیدی هەر هەمویان دەستگیر دەکەن. ڕۆبۆتەکە بە ناوی ئێربایە ڕۆبۆتێکە بە ژیری دەستکرد کار دەکات. هەرچەندە لە ئۆنلاین قسە و باز زۆرن لەسەر دروستی ئەو ڕووداوە کە ئایا سیناریویە پلان بۆ دارەژراوە یان ڕاستیە بەڵام خاوەنی کۆمپانیاکە ڕایگەیان ڕاستیە ڕۆبۆتە بچووکەکە ژیری دەستکردی بەکارهێناوە بۆ ئەوەی قسە لەگەڵ ڕۆبۆتەکانی دیکە بکە ویان لێ بکە ڕازی بن و بە دوای بکەم. منداڵێکی 13 ساڵان 3 دەفتەر دۆلار بەدەست دێنێ. چۆن ئەو منداڵە پەمپ و دەمپ بە بازاری کریپتۆ دەکات. ڤیدیۆی خۆشی لە کاتی ئەنجامدانی ئەو کارە بڵاو دەکاتەوە. منداڵەکە دەبێتە ترێن. منداڵێکی تەمەن 13 ساڵان کە ئەگەری هەیە زیندانیش بکرێن هەڵدەستێت بە کۆکردنەوەی 30,000 دۆلار لە ستریمێکی ئۆنلاین باڵکشان و داکشانی بازاری دراوی ئەلکترۆنی. منداڵەکە ناوی لە خۆی ناوە کوانت دۆلار. ڕۆژانە ستریمی بازاری کریپتۆ دەکاتەوە هەندێک جوڵە دەکات بە خێراوی دراوێک دەکڕێ و بە خێراوی دراوەکە دەفرۆشێ دانەیەکی دیکە دەکڕێ دەیفرۆشێ سەرنجام هەڵکشان و داکشکانێک بە بازار دەکا
خۆی 30,000 دلاری دەست دەکەوێت. ڤیددیۆکەشی لە ئۆنلاین بڵاو دەکاتەوە زیاتر لە 3 ملیۆن جاریش ڤیددیۆکەی بینراوە. منداڵەکە خۆشی لە خۆشییان باوەڕ ناکە ئەو پارەی بە چەند خولەکەی قازانج کردووە. ڕۆژی دواتر لە ڤیددیۆیەکی دیکە داوای لێبوردون دەکات دەڵێ نامەوێت زیندانی بکرێم نەمزانی و هەوڵ دەدەم بەگوێی دایک و باوکم بکەم بەگوێی پۆلیس بکەم و بەگوێی دادگا بکەم. پێ دەچێت چاویان لەو منداڵە سوور کردێتەوە کەوا کارێکی لەو شێوەیە نەکاتەوە. بەرنامەی نایابەکانی کوردستان 24 چاوپێکەوتن لەگەڵ دەرهێنەر کارزان قادر دەکات. دەرهێنەری فیلمێکەوە جۆن تراڤڵتای بەناوبانگ ڕۆڵی تێدا دەجێڕێ. کارزان قادر پێشتر کار دەرهێنانی بۆ هەردوو فیلمی کورتە فیلم و فیلمی درێژی بێکەس کردووە کەوا یەکێکە لە فیلمە هەرە بەناوبانگەکانی کوردی لە جیهاندا. نوێترین کاریشی لە 2019 بوو لە فیلمی تریدینگ پینت کە ئاکتەری بەناوبانگی جیهانی و هۆلیوود جۆن تراڤڵتا تێدا بەشدارە. جا لە بەرنامەی نایابەکانی کوردستان 24 کە هەر خۆشی بەرنمەیەکی نایابی سۆرانی برایم خەیاتە چاپێکەوتن لەگەڵ ئەو دەرهێنەرە کوردە دەکە. لە چاپێکەوتنەکە کارزان دەڵێ گەیمەرم زۆر یاری دەکەم و زۆر حەز بە یاری کۆڵ ئۆف دیوتی دەکەم. بەرنامەی نایابەکان شەوی دووشەممە لە کوردستان 24 بینەری بن. ئایا مۆبایلەکانمان گوێیان لێمانە چونکە هەر شتێک دەڵێن دێتە پێش چاوت باسی هەر شتێ دەکەی ڕکلامی لێ دەبینی یەک سرج بۆ هەر شتێ بکەی لە ئەپێک لە ئەپێکی دیکەش ئەو شتە دەبینی. ئەم بابەتە لەم هەفتەیە لە جیهان بۆ ترێن بۆ چەندین مەقالەی جیاوازی لە بڵاوکرایەوە لە The Verge و Bloomberg کە دوو پێگەی گەورەترین پێگەی تەکنۆلۆژین لە جیهان لەسەرم بابەتە قسەیان کرد. خەڵکیش لە ئۆنلاین دەنووسن بەڵێ هەستیان پێکردووە لە مێژە ژەوکارە هەیە. بلومبەرگ دەنووسێ ئەمە پەیوەندی بە شتێکە پێی دەوترێت تراکینگ. ئەپەکان هەرگیز دانەخراون گەرداشیان کرد. IP مۆبایلەکەت لایەن بەردەستە و بەردەوامی بە دوات دەکەون. لەناو مۆبایلەکەت هەر تێکستێک بنێری وێنەیەک بگری قسەیەک بکەی تەنانەت مۆبایلەکەت داخراویش بێ گوێیان لێتە دەزانن چیت وتووە و لەسەر ئەو شتە ڕیکلامی ئەو شتت پێ نیشان دەدەن تاوەکو کاردانەوەی لەگەڵ بکەیت. جا ئەپڵ لە چەند ساڵی ڕابردوو ئەپدێتێکی بۆ ئەو بابەتە نرد کەوا لە سێتینگ دەتوانیت تراکینگ بکوژێنیتەوە کەوا نەهێڵێ ئەو ئەپە هیچ ڕکلامێکت بۆ بنێرێ لەسەر سێرچەکانت یان تەلەفۆنەکانت یان وێنەکانت. بەڵام پێدەچێت دوای کوژانەوەیش ئەو شتە هەر ئالگۆریتمەی تراکینگە هەر کار بکە چونکە خەڵکێکی زۆر لە جیهان هێشتا دەڵێن کۆمپانیاکان گوێیان لێمانە. مەرجەکانی هەڵبژاردننی جیمز بۆندی نوێ ئەمانەن دەبێت لە ڕەگەزی نێر بێ تەمەنی 30 ساڵ بێ ڕەنجی پێستی داواکراو نییە و دەبێت بەلانی کەم ڕازی بێ بۆ 10 ساڵی دیکە و ڕۆڵە بجێڕێت. باربارە برۆکلی بەرهەمهێنەری فیلمی داهاتووی جیمز بۆند لە چاپێکەوتنێکی لەگەڵ وێبسایەتی ئیندیپێندنت ڕێگەیان خەریکی دۆزینەوەی ئەکتەرن بۆ ڕۆڵی جیمز بۆند. دەیان ئەکتەریان بینیوە چاوەڕێ دەکەن دەیانی دیکەش تێز بکەن لەسەر کەسێک دەوەستن بتوانن بۆ 10 ساڵی دیکە و ڕۆڵە بجێڕێت. باربارە دەڵێ هەندێک مەرج هەیە ناتوانن چاوپۆشی لێ بکەن بەتایبەتی جیمز بۆند دەبێت پیاو بێ تەمەنی 30 ساڵان بێ بەهۆی ئەوەی هەواداران ئەو چاوەڕوانیان لەو کارکتەرە بەو شێوەیە هەیە و لەوانەیە لە کاتێکی نزیک ئەکتەرێکیش دیار بکرێت. ئەو کۆمپانیایی بووکەڵەی باربی بۆ منداڵان دروست دەکات بەهۆی هەڵەیەکی چاپ ڕکلام بۆ وێبسایتێکی نەشیاو دەکات. جا ئێستا پارەیەکی زیاتریش دەدەنەوە خەڵکی تا بووکەڵەکانیان بۆ بهێنەوە و داوای لێبوردنیش دەکەن. کۆمپانیای مەتێڵ تایبەتم بە دروستکردنی بووکەڵی منداڵان لە نوێترین ڤێرژنی بووکەڵەکانیان بۆ فیلمە نوێیەکەی دیزنیە بە ناوی ویکت بە هەڵا ڕێنووسی وێبسایەتی خۆیان لە دواوەی پاکەتەکە دەنووسن. جا بەهۆی هەڵی پیتێک وێبسایتەکە بابەتی نەشیاو دەکاتەوە. ئەو هەڵەیە چاپەمەنیە زیانێکی چەند ملیۆن دۆلاری لە کۆمپانیای مەتێڵ دەدا. ئێستا ئامادەن تاوەکو 3800 دلار بدەنە هەر کەسێک بووکەڵەکان بهێننەوە کە نرخی هەر دانەیەکیش خۆیەکە بیکڕی 6 دلار بووە. مەتێڵ داوای لێبوردنی کرد و وتی هەرگیز نیازی شتێکی ویان نەبووە ئەوان بەرهەم بۆ منداڵان دروست دەکەن و بەردەوامیش دەبن لە دروستکردنی بەرهەم بۆ منداڵان. لە چین درۆنێک دروستکراوە دەتوانێت وەکو هەلیکۆپتەر مرۆڤ هەڵگرێ و لە هەلیکۆپتەر ئاسانتر دەتوانێت مرۆڤ بۆ شوێنێک بۆ شوێنێکی دیکە بگوازێتەوە. جا پێشتر ئەو شتە هەر هەبووە بەڵام ئەمەی چین لەوانەیە زۆر ئاسانتر لە جیهان بڵاو بکرێتەوە چونکە ئەمە ئۆتۆمبیلی فڕی و نییە تەکنیشیان بەڵکو درۆنێکی گەورەیە مرۆڤ دەگوازێتەوە واتە ڕێگەپێدانی وڵاتان بۆم بەرهەمە زۆر ئاسانترە. جا کۆمپانیایەکی چینی بە ناوی ژی پینگ ئەم درۆنە زەبەلاحی دروست کردووە نرخیشی 280,000 دلارە. دەتوانێت دوو کەس لە خۆی هەڵگرێ بیگوازێتەوە بۆ شوێنێکی دیکە. درۆنەکە خاوەنی 6 دانە پەروانەیە تا ئێستا 2000 دانەشی پێشوەختە فرۆشتووە
دەتوانێت لە ماوەی 5 خولەکدا بچێتە ئاسمان و دەتوانێت تاوەکو مەودەی 5 بۆ 6 کاتژمێر لە ئاسمان ببێنێتەوە و دەتوانێت 30 بۆ 80% لە ئاسماندا 30 بۆ 80% خۆی چارج بکاتەوە بە خێرایی بڕیارە ئەم درۆنە لە 2026 بڵاو بکرێتەوە و کۆمپانیاکەش دەیەوێت ساڵانە 10,000 دانەی لێ دروست بکە و بفرۆشێت. خۆشەویستان 24 پلسم پێشەشکردن تا یەکشەممەی داهاتوو بەخوای گەورتان دەست پێم خوداتان لەگەڵ.